شێخ لەو سەردەمەیە شێخ زۆر گەورە بوو، دید و تێڕوانینێکی زۆر گەورەی هەبوو بە تەواوی پێچەوانەی ئەم سەرانی غەدری کوردایەتی ئێستان سەیری ئەم بەراوردکردنە زۆر بەهادیئانە سەیریکەن. شێخ کە سەرکردەیەکی کورد بوو لە قۆناغێکی کوردیە ئەژیاهی خەباتی کوردی، دید و تێڕوانینێکی بەرفراوانی زۆر ئاسۆ دووری هەبوو، گۆشەنیگایەکی بەرفراوان بۆ دامەزراندنی دەوڵەتێکی کوردی. ئەمە سەرکردە کوردەکە، بەڵام کێشەی ئەوە بوو ڕەعیەتەکەی نەهاتبوونە ئەو قۆناغەی بیر و هۆشەوە، زەمینە فکریەکەی بۆ دروست نەبوو بوو، خۆی نەی ئەتوانی خەڵکەکە ڕاکێشێ بەرەو ئەو فکر و دید و بۆچوونە. فکرەکەی لە ناو کوردان نەهاتبووە کایەوە، خۆی نەگرت بوو، گەڵاڵە نەبوو بوو، یان بە تەجروبەی ئیسلام بڵین ئومەتێکی عەقائیدی بۆ دروست نەبوو بوو، چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یەکەم جارە خۆی بوو، دوایە ئەبوبەکری سیدیق، عەلی کوڕی ئەبی تاڵیب وردە وردە یەک و دوو باوەڕیان پێهێنا، بوون بە 40 کەس کەمتر لە داری ئەرقەمی کوڕی ئەبی ئەرقەمی مەخزومی کۆبوونەوە، بوون بە کۆمەڵی ئینسانی عەقائیدی لە هەموو وەلایەکانی تریان دوور خرانەوە، هەموو وەلایەکانی تریان پچڕی تا بوون بە یەک کۆمەڵی عوزوی، وەکو سەید قوتب فەرمێ تەجەمع عوضوی حەرەکی، پێکهاتەیەکی لە شیانەی بە بزوتن. یعنی ئەمانە بەو شێوە کە دروست بوون، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بزاوێکی گۆڕانکاری، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بزاوێکی گۆڕانکاری بەم ئومەتە عەقائیدیە دروست کرد لە ناو کۆمەڵگەی قوڕەیشا و 2 هیجرەتی پێکردن، دوایی توانی دەوڵەتێک لە مەدینە دروستکە لەسەر شانی ئەو کەسانەی کە ئەم فکرە و بیر و باوەڕێ وەریان گرتووە و تایە قاڵبوونەتەوە. لێرە شێخ ئەبینین بە پێچەوانەی ئەم زەعیمە کوردیە غەبیانەی ئێستایە. شێخ جەریئتر بوو، ئازاتر بوو، پیاوانەتر توانی ئاڵایەکی سەر بەخۆی خۆی هەڵکا هی کوردستانی. بەڵام ئەو کاتە میلەتەکە ڕوشدی لەوەیان نەبوو، لەو قۆناغەیان نەبوو بێ لەگەڵی. ئەنجا سەیری ئەم جیاوازیە گەورەیەکەنەوە لەگەڵ قسەی جەلال تاڵەبانی کە ئەڵێ دەوڵەتی کوردی خەیاڵی شاعیرەکان و خەونی هەرزەکارەکانە. یعنی ئێمە دوای 100 ساڵ لە خەباتێک کە ئەو بۆ خۆشی بۆ فێڵکردن، بۆ چەواشەکردن، بۆ ئاوەژووکردنەوەی مێژوەکان تاریخەکان، بۆ فریودانی نەوەی نوێی ئێستامان، بۆ پیرۆزکردنی عەمالەتەکەی خۆی دێتەوە لە سلەیمانی یادی شێخەکاتەوە، زۆر بە گەورە باسیەکە کە شێخ جورئەتی هەبوو ئاڵا هەڵکا و حکومەت هەڵکا، حکومەت تەشکیلکە، کەچی ئەم ئامادە نییە نە حکومەت تەشکیلکە نە دەوڵەتی ئیعلانکە لە کاتێکە دەوڵەت دروستکردنی کوردی ئێستا بەبێ منافس داواکاری هەموو میلەتی کوردە. عەزیزانی من، ئێوە هەموو لە بیرتانە لە کاتی ئینتیخابە فاشلەکەی عێراقا هی دەستور هەروە هەڵبژاردننی پەرلەمان 1,900,000 کەس لە هەمان کاتا دەنجیاندا بۆ جیابوونەوە و دروستکردنی دەوڵەتێکی کوردی. یعنی ئێستای ئێمە بەعەکسی زەمانی شێ مەحموودەوەیە. زەمانی شێ مەحموودی داما و شخصیەتێکی بە قووەت و کاریگەر و کاریزمی بەهێز دەوڵەتی ئەویستی ئیعلانکە، حکومەتەکەی تەشکیل کردووە، ئیدارەی دروست کردووە، لەگەڵ ڕوشدی ئەو زەمانەی کووردا کورد نەیتوانی شان بە شانی هەنگاو هەڵێنێتەوە، چونکە ڕوشدی سیاسی و بیرروهۆشی فکری سیاسی کوردی لەو ئاستەیان نەبوو ئیستیعابی ئەو داواکاری و ئامانجە گەورەیە بکە. بەڵام ئێستای کورد بە هەزاران بەلایەنی کەمەوە لە لای پارتی وێچێتی 1,000 کەسیان بەلایەنی کەمەوە لەلایەکە دکتۆران لە سیاست و اقتصاد و فەلسفە و علم النفس و کۆمەڵناسی و ئەمانەیە هەیە، جگە لە قیاداتی پەروەردەی حیزبی خۆیان کە بەلایەنی کەمەوەیەکی دیسان 500 کەسی شخصیەتی مؤثری سیاسی و حیزبیان لەلایە، جگە لە بەرهەمی میلەتەکە خۆی و چاوکردنەوەی لە دەرێ ملیۆنێک کورد لە دەرەوە بوو. ئەم ملیۆن کوردە لانی کەم 300,000-400,000 ئینسانی یان 100,000 ئینسانی ڕاشد و ئاقڵ و باڵغ و ڕۆشنفکر و دید بەرفراوان و سیاسی واعی بۆ دروست بووە، کەوابوو ئێستا بارودۆخەکە گونجاوی ئەوەیە ئیعلانی دەوڵەتێکی کوردی بکرێت. بەڵام سەرانی ئێمە چوونە تەقاوغێکی ترەوە. ئەو کاتە شێخ
ڕەحمەتی خوای لێبێ ئازا بوو چونکە ئازاد بوو ئەمانەی ئێمە ترسنۆکن چونکە پێچراون دەست و پێبەستراون ئەمان بە دەیان ئیتیفاقاتی تری ژێرزەمینی حیزبی خۆیان بەستراونەتەوە بە دەسەڵاتدارانی دەرێ و هێزی کاریگەری دەرێ لە پێشەموشیانەوە احتیلال شێخ لەو سەردەمەیە کە ویستی دەوڵەتێکی کوردی دروستکە بۆ فارس و تورک و عەرەب ئاسان بوو دروستی کەنەوە چونکە دەوڵەتیان لە مێژووی خۆیانە زۆر هەبوو دی بوو فارسەکان پێش ئیسلامیش حەضارەتیانە بوو دوای ئیسلامیش ئیسلامیان قۆستەوە ئیسلامیان احتیوا کردەوە ئیسلامێکی فارسیانیان بۆ خۆیان بە تەشەیوع ئادامەزران تەشەیوع بریتیە لە مەزهەبێکی فارسیانە بۆیە زۆر دید و تێڕوانین و ئەفسانەی فارس هاتەوە ناو خودی تەشەیوع مەگەر نابینی ئێستا سیانزە ڕۆژی سیانزە بەدەری نەورۆز دوعای نەورۆز هەیە ئەم عیبادەتە چۆن تێکەڵ بۆوە بەڵام کورد لەو سەردەمەیە ئاوا نەبوو کورد هەستی بەوە نەکردو ئێستاشی لەگەڵ بێ کە لە ژێر ستێبەری دەوڵەتێکی مرکزیە ژیاوە تاکو وەلایەکی مرکزی بۆ دروست بکات بەڵام زۆر بەداخەوە ئێستا گەلی کورد خۆی داوای دەوڵەتێکەکە سیاسەتمەدارێکی فاشل و خۆفرۆشی وەکو جەلال تاڵەبانی ئەڵێ دەوڵەت دروستکردن خەونی گەنج و خەیاڵی شاعیرانەیە کەوابوو ئێستا لە کورتە و پوختەی ئەم دەرسەیە کە زۆر توولیشی کێشا بەداخەوە ئاخر باسی شێخە وەروە حکومەتە جەریئەکەی کە ئیعلانی کرد خاڵە سەرەکیەکانی ئەوەیە ئەڵێن ئایا ئیعلانکردنی حکومەتی کوردی لەلایەن شێخ مەحموودەوە شتێکی چاک بوو ئێمە پێویستە لێی بکۆڵینەوە ئایا چاک بوو بۆ ئەگەر چاک نەبوو بۆ ئەگەر سەرانی کورد پێیان وایە چاک بووە هەروەکو جەلال تاڵەبانی ئەڵێ ئەی بۆچی ئەمان ئەوە ئیعلان ناکەن شێخ کە ئازا بوو سەبەبی ئەوە بوو ئازاد بوو ئەمان کە ئازانین سەبەبی ئەوەیە دەست و پێیان لە پەیوەندایە بۆیە ناتوانن شتێکی وە ئیعلانکەن ئەم ئاڵایی بۆ کوردستان هێنراوەتە پێشەوە ئایا جەلال تاڵەبانی بۆ خۆی کە پێی ئەڵێ پەڕۆیەک لەسەر مێزێک بێ یان نە ئایا بۆ خۆی بۆچی ئاڵاکەی شێخی نەهێنایەوە پێشەوە کە هەر ئاڵاکە سەوزە تەختێکی سەوزە هەروەکو ئاڵاکە یەکێتی سەوزە بەڵام ئەو هیلالێکی تیابوو ئایا ئەم بۆچی ئاڵای شێخ ناهێنێتەوە پێشەوە کە کوردی قەومیش پێی قوبوڵە وەکو ئاڵای شێخە ئیسلامیش پێی خۆشە لە بەرەو هیلالەکەی تایە وەکو هیلالی وڵاتانی تری ئیسلامی کە بەرامبەر بە سەلیب دانراوەکە لە حەفدە وڵاتی مەسیحیەکانە سەلیبەکە لە پەرچەمەکانیان لە ئاڵاکانیانە هەیە ئایا لەو سەردەمەیە کە شێخ لە پێشتر بوو وەک لە کورد لە بیرروهۆشی دروستکردنی دەوڵەتێکە بۆچی ئێستا سەرانی کورد لە دواترن وەک لە میلەتەکە خۆی بۆچی میلەتی کورد خۆی ئێستا ڕشدێکی ئەوەندە بە قووەتی هەیە کە بتوانە دەوڵەت بۆ خۆی دروستکە بەڵام سەرانی کورد لێیەکەن بە خەونی هەرزەکاران و خەیاڵی شاعران ئایا فعلن ئەمە خەونی هەرزە و خەیاڵی شاعرانە یان چۆکدادانی سەرانی غەدرە لە بەردەستی ئیحتیلال و پرۆژەکانی سەر لە نوێی ئیستیعمارێکی تری ئەمریکی دەردوای 100 ساڵ دۆڕان هاتووینەتەوە ژێر سفر ئایا بۆچی نەدەبوو کەرکووک بکەوێتە مەجای ئەوەوە کە کورد خۆی بیکا بە خاوەنی خۆی و مساومەی لەسەر نەکە ئایا بۆچی هێڵرا لە سەرەتاوە کە ئێوە دەسەڵاتدار بوون بەسەر کەرکووکە بۆچی یەکێکی تر بێ ئەفسەرێکی بۆ تەعینکە لۆنگریکێکی تر بێتەوە سەر لە نوێ ببێ بە دەسەڵاتدار و لەوێوە ئەوامرتان بۆ دەرکە ئەوەی ئەمریکانیش دێنێ بە چەکەوە بێتە ژووری مەکتەب سیاسیەکانتانەوە ئەگەر ئەمەش نەبوو بۆچی قوبوڵتان بوو هەشتانە بە پێی تەقریرەکەی لی هامڵتن و جیمس بێکەر نەوتی زاخۆ و شیواشۆکەکەی خۆشمان بدرێتەوە بە حکومەتی مرکزی لای ئەحمەد چەلەبی و شەهرستانی کە کوردێکی داما و ئەحەقترە و پێویستی پێترێ ئایا فەشەلی کوردایەتی عەلەمانی لە دروستکردنی کیانێکی ئیماراتی کوردی قسەیەک نییە کە ئێمە زاڵی کەین بەسەرتانە بڕین ئیسلامیەکانی پێش ئێوە لە شێخی مەزنەوە بەرەو خوارتر هەتاک و بەدرخانی گەورە و ئەوانی تر
بە پێی ئەو دید و تێڕوانین و عقاید و منهەجەی کە لەسەری پەروەردە بوو بوون گەورە بوو بوون کە ئیسلامە جورئەتیان بوو ئیمارەتێ دروستکەن لەو سەردەمەیە بە چەکێکی دەستی خۆشیان بتوانن بیپارێزن و ئیدارە و مرکزیەتێکیشی بۆ دروست بکەن ئایا ئەوە لە پێشتر نییە تەجروبەیەک بێت لە بەرچاوی میلەتی ئێمە وەک لەم تەجروبە فاشلەی بە 100 ساڵ بزافێکی کوردایەتی عەلەمانی نەتیجەکەی ئەوە بێکە هەمومان ئەیبینین و هەموو میلەتی کوردیش لەی بێزارە جگە لەوانەی لەژێر باڵتانە پارە ئەخۆن و مشەخۆرن و وەکو کرم وەکو زەرو لەسەر خوێنی خەڵکەکە ئەژین